بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین لە بەشی چوارەمە ژیان بەسەر ئەبێن کە ئیمامی غەزالی باسی ئەو ڕێگایانمان بۆ ئەکا کە بەرەو خوا ئەمان بات و ئەو ڕێگایانەی بە سەریعترین شێواز ئەمان گەیەنتە لای خوا جەلە جەلالوهو ڕزگارمان ئەکا و منجیاتن. گەیشتینە بابی تەفەکوڕ. لە بابی تەفەکوڕەوە دەلاقەیەکی بۆ کردنەوە بەرەو خوا چوون. فەرمووی فەوائیدی زۆری باڵێن تەفەکوری باس کرد. اینجا عرضی کردین کە نابێ بیر لە خواکەینەوە بێ بیر لە مەخلوقاتی خواکەینەوە. دواتر هاتە سەر باسی مردن و ذکری مردن. لە بابی ذکری مەوت ئەوەی پەیوەستە بە مەوتەوە فەزلی بیرکردنەوەی زۆری مردن ئەوانەمان باسکەوە لە دەرسی پێشوە. ئەمڕۆ ئەچینە سەر پاراگراف و بەشێکی تر لە ئەو بابەتانەی ئیمام بۆمان باسەکە. ئەفەرمێ وەعلەم ئەنە خەتەر المەوت عەظیم. بزانە کە ترسناکی و خەتەر و گەورەی مردن زۆر زۆر گەورەیە. وإنما غفل الناس عنه لقلة فكرهم وذكرهم له. ئەڵێ خەڵکی بۆچی غافڵن لە مردن؟ چونکە کەم فکری مردن ئەکەن، کەم یادی مردن ئەکەن. و ئەوانەشی کە یادی ئەکەن بە دڵێکی غافڵەوە یادی ئەکەن. ئەفەرمێ بۆیە زۆر کات باسی مردنیش ئەکەن دڵیان ناجوڵێ، حرەکە ناکەوێتە جوڵە ناخاتە ناو دڵیان، ئێش ناگا بە دڵیان کاتێکەوە باسی مردن ئەبیستن یا ئەیکەن. ئەفەرمێت چۆن ئینسان وا بکات لە خۆی کە ئیسفادە لە باسی مردن کە. ئەفەرمێ بەوە ئەبێ کە دڵەکەی خاڵی کاتەوە، بیر کاتەوە هەموو لەحظەیەک ئەوە لاشەی ڕاکشاوە لە بەردەم خۆیان مردووە. ئەبەمە ئەو جوڵەیە لە حرەکەیە لە ناخی ئینسانە دروستە بێ. ئەفەرمێ بێزەبێت وەکو کەسێک ئەگەر بیەوێ سەفەرێکی زۆر دوور و درێژکە بۆ سەحرایەک، سەحراکەش پڕ بێ لە ترسی، ئەنواع جۆری ترس و ئەنواع مەشاکیلی تیابێ. ئەفەرمێ هەتاوەکو ئەو سەفەرە ئەکا بیر و فکری بەز لای ئەو سەفەرێ، چونکە ئەزانێ ئەم سەفەرە زۆر ناڕەحەتیەتەڕێ. بیرەکاتەوە هەندێ ئاو هەڵگرێ لەگەڵ خۆیان، بیرەکاتەوە بە ئەم عیلاجەم پێ بێنەوە، بە هەندێک لەزگەم پێ بێنەوەکو برینە بەر قاچم کەوێ، یعنی ئەنواع بیر ئەکاتەوە. بە بیرمە دۆستێکمان ئەبوو بیلال بەرەو ئەفریقیا ئەچوو، جامتایەکی زۆر گەورەی دانا بە هەموو شتی وردە بوو. زۆر سێر و بەلاوت ئەو هەموو شتە وردە بۆچی؟ ئەوی شێخ عەبدولایەم یەک هەفتەی ڕێک بیرم کردوتەوە لەوێ ئیشم بەچی ئەوێ. مەسەلەن لەزگەی زۆر دانابوو، هەندێ حەبوو عیلاجی تایبەتی دانابوو کە ئیشی تێکەوێ، هەندێ سیکۆتین و هەندێک دەموس و هەندێک، ینی ئەوەی کە لەوێ ئیشی تێ ئەکەوێ ئەیزانی ڕۆژێک لە ڕۆژان لەوێ دەست ناکەوێت لە ئەفریقیا، هەمووی حازر کردبوو. حتا پیل چەندین جۆر پیلی ئامادە کرد چکە لەوێ پیل نەبوو. هەبیری لە هەموو شتێک لە ئەنتەرنێت سەیری ئەکرد بزانم چی لەوێ نییە، چی نوقسانە، هەمووی بەرم لەگەڵ خۆمە زۆر بە تۆکمەی ئەوی سەفەرەکەی جێبەجێ بکە. بەخۆی ئێمەش ئەگەر بمانەوێ سەفەری مردن لە پێش چاومان بێ، ئەبێ خەتەرەکانی بێنە پێش چاوی خۆمان، باشە من ئەچمە ئەوێ چی بەهانامەوەیە؟ ئادەی کۆ ئەو شتانێکەوە لەوێ سوودی لێوەرە، ئەبێت چی کۆ بکەمەوە؟ بۆیە هەر یەکێک کە ئینسان ئەگەر ئیستعداد کە بۆ سەفەر، بەڕاستی بە معنای کەلیمەیکە، نەگەوەی خۆی غافڵکە کورە دەقەی ناکە ئەو لەگەڵ خۆمان نابم کورە لەوە چێکانیەکە بێ، بەلەوە ئەچێ نابێ سیر کە بزانە ئەوانەی تۆ پێش تۆ چوون چیان برد، چیان بەجێ هێشت. یان ئینسان جاری وایە سەفەرەکە بۆ بەحر، ئەوانەی کە ئەدەن لە دەریای ئیجە تەسەورکەن زۆرێکیان پێش ئەوەی سەفەرەکە بکەن دەسەکەن بە گریان تەلەفۆنەکەن توخوا ماوەسە دوعامان بۆ بکە ئەمە سەفەری هات و نەهاتە بەشکم دەرچین. تەسەورکە گەنجێکی جوان لێرەوە سەری خۆی هەڵگردووە چۆتە ئەوێ خەریکە ئەیاتە دەریا هەموو گیانی ئەلەرزی. پێش ئەوە هەموو ئیستعدادێکی وەرگرتووە لەگەڵ ئەوەشە تەلەفۆنەکە ئەپاڕێتەوە لەڵتە بەشکم مەخوایە دوعایەکەم بۆ بکەن بۆی نەجاتم لێ دەرچم. ئەی ئێمە کە خۆمان ئامادە ئەەکەین ئەبێت چۆن خۆمان ئامادەکەین بۆ ئەم سەفەری مردنەکە لە ڕێی هەمومانایە و کەسمان گومانی لێ نییە و هەمومان ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ ئەم سەفەر هەر بکەین. خۆ ئەگەر ئینسان ئەمە لە زەینیا بێ ئەتوانێت خراپە بکە، خوا ڕای ناگرێت لەسەر هەرچی
ئەبێت چۆن لێ مامەڵەکەم لەگەڵ ڕەب العالەمین و مەلائیکەیە. بۆیە ئەفەرمێ هەمیشە یەکێک لەو شتانەی کە زۆر سوودی لێ وەرئەگری بیرکەرەوە لە شکڵی مردن هەر یەکەی بە شێوازی ئەمرێ سوبحان الله. ئەوە هەندێک بە حادثەی سیارە ئەڕۆن، ئەوە هەندێک بە چەکی کیمیاوی ڕۆشتن، ئەوە هەندێکی تر سیرەکەی خەوت و هەڵنەسایەوە، هەندێک تر چوە ناو بازار و نەگەڕایەوە، هەندێکی تر وستی لقمەیەک بخوا لەسەر سفرە لە قوڕی گیرا مرد. هەر یەکە بە نوعی ئەشکالی مردن زۆرە. ئەڵێ بیرکەرەوە هەر ئیشێ لە ئیشەکان کە تۆ لە ژیانە ئەیکەی شکڵێکە لە شکڵەکانی مردن بۆ کەسی. نا ئەگەر هەر بەوەش تەئسیری لێ ناکات دە سەیری نزیکەکانی خۆت کە خۆشەویستەکانت چۆن ئێرەیان بەجێهێشت. هەر یەکەی بە لەونێ، هەر یەکەی بە شێوازێ. کەمێک بوون لەوانەی کە لەسەر جێگە کەوتبوون و ئێمەش بە دیاری ئەنەوە دانیشین و خەریکی خوێندنی یاسین و ئەذکار بین هەتاوکو ڕاحیان دەرچێت. کەمێکن لەوان. ئەوانەی تر هەر یەکەی لە شوێنەکە لێمان کەوتن و بەجێمان. بۆیە ئەفەرمێ سەری ئەقرانەکان و نزیکەکانی خۆت کە بزانە ئەوان چۆن ڕۆشتون، شکڵی مردنی ئەوان چۆن بوو، بۆ ئەوەی بزانی کە تۆش ئەبەو شێوازە ئەڕۆی. بۆی لە یاد تابێ بڕواکەن ئینسان چێ سەر گۆڕستان شەرم ئەکە، یعنی بیر ئەەکەیتەوە علمت چەندێکە، ئای چەند کەس لەژە ئەو خاکایە زۆر لە تۆ زانا و داناتر، عەقڵە چەندێکە، ئای چەند کەس لەوێ زۆر لە تۆ عاقڵتر، پارەت چەندێکە، ئۆ چەند کەس لەوێ و زۆر خانەدانتر لە تۆ و پارەدارتر لە تۆ. هەر ڕوویەکەوە ئەگری ئەوانەی کە لەژێر خاکەن لە ئێمە باشتر و چاکتر و جوانتر و تۆکمەتریان تیا بوو. ئای چەند کەسی کەشخە لەوێ ڕائەکشاوە بەبێ جوڵە و حەرەکە. ئای چەند کەس هەبوو ڕۆژان نەیەتوانی بچێتە دەرەوە ئەگەر خۆی جوان و بۆن خۆش نەکە ئێستا لەوێ ڕاکشاوە. بۆی ئینسان ئەشکالەکانی مردن کە سیر ئەکە ئاوە چاوە نوقێنە ناو گۆڕستانەکان ئەبینێ شتانی زۆر سەیریەتە پێشچاوی، ئەبینێ هەر یەکە و بە شێوازێک و بە جۆرێک ڕۆحی دەرچوو کۆتایی بە ژیانی هات و ڕۆیشت و ئێرەی بەجێهێشت. دەی بۆیە ئیبن مەسعود ئەفەرمێ سەعید ئەو کەسەیە من وەعظ بغیری، ئەو کەسەیە وەعظ وەرئەگرێ دەرز وەرئەگرێ بە غەیری خۆی. ئەبوو دەردا ئەفەرمێ ئیذا ذوکر المەوت فعد نفسك كأحدهم. ئەگەر باسی مردوەکان کرا تۆ وادانێ تۆ یەکێکی لەوان، ئەوە حسابی خۆت کە بۆی دائیمە یادی مردنت هەبێ. ئەفەرمێ سنە دووهای ئینسان زۆر بچێتە سەر گۆڕستانەکان. ومتى سكنت نفسه إلى شيء في الدنيا فليتفكر في الحال أنه لا بد من مفارقته. ئەفەرمێ هەر زانی دڵە بە هەر شتێکەوە خۆش بوو لە دنیا یەکسەر سەیری کە بزانە ڕۆژ لە ڕۆژان بەجێ ئێهێڵی مفارقەیەکەی ئەڕۆی. سەرەتای مەلایەتیمان بوو ئەچوین لە مزگەوتان ئەو مزگەوتەکانمان ئاوەدان نەکردەوە خەریکی خزمەت بووین. دۆستێکم هەبوو هەموو جارە ئێوت ئەی ماسابدام زۆر خۆت مانوومەکە دڵی پەیوەست مەکە بە مزگەوتەکەتەوە بۆی کە دەریان کردی یان خوا نەخواسە ئەم مزگەوت لە دەست دەرچێت تووشی سەدمە نەبی. وا بزانە ڕۆژ لە ڕۆژان بەجێ ئێهێڵی وا مامەڵەکە دایمەنێ هەتا ڕۆژی قیامەت تۆ لەو شوێنەی. فعلا ئەم فائیدەیە زۆر ئیسفادەم لێ کرد ئەم کەلیمەی ئەم دۆستم. لە مزگەوتێکە زۆر خزمەتی مزگەوتەکەم قەدەری خواوا بوو دەرکرام لە مزگەوتێک، بەڵام هەموو لەحظەیەکە خزمەتم ئەکرد چاوەڕێ ئەوەم ئەکرد بۆیە زۆر ئاسایی بوو لە دڵم هیچ تەئسیری لێ نەکردم کە خواحافیزیم لێ کرد و بەجێم هێشت. تەسەوور کە ئینسان کە هەر شتێک لەم دنیا باخێکی جوانەتە ئەچیتە ناوی هەموو لەحظە چوویتە ناوی بیرکەرەوە لەو لەحظەی کە تۆ ئەمە بەجێ هێڵی هەمووی. بۆی ئینسان دائیمە ئیستعدادی هەبێت تۆ نازانی وەڵڵا لەوە چێ بچیتە ناو ماڵەکەت و نەیتە دەرەوە ناو باخەکەت و نەگەڕیتەوە، لەوە چی قاچی یەکەمت لە ناو سیارەکە تا و قاچی دووەمت نەتوانێت سەرکەوە کۆتایی پێ بێ. بۆی ئەفەرمێ ئینسان بەمە ئامالەکانی کەمتر ئەبنەوە. عەبدوڵڵای کوڕی عومەر ئەفەرمێ ڕۆژێک پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم شانی گرتم فەرمووی كن في الدنيا كأنك غريب أو عابر السبيل. کورە لە دنیاە بەو شێوازە بە ئەی ئیبن عومەر ئەی عەبدوڵڵا وابزانە کەسێکی غەریبی کەسی غەریب چیەکە چۆن ژیان بەسەر ئەبە. هەندێک لەو ماڵە عەرەبانەی کە ئاوارە بوون لێرە غەریب بوون سەردانمەکردن خۆیان زۆر وەزعیان لە شوێنی خۆیان باش بوو لێرە ماڵەکان زۆر شپرز بوو. هەرێجار ئەم کاکە ئەو ماڵە بۆ تۆزە تەرتیب ناکەن و ئەمانە ئەیان و شێخ بێت یەوم یەومێن ئەمە ماڵی ڕۆژێک و دوو ڕۆژێکە بەجێ هێڵین فعلا دەستیان تێنە ئەچوو چی بکەن ینی بە کرێژ گرتبووی چەند شتێکی بەسیتی دانا و بەزەوە ژیانی ئەگوزەران بزانێ کەی ئەگەڕێتەوە چکە خۆی لێرە بە غەریب ئەزانی. عابری سەبیل چییە؟ عابری سەبیل لە غەریب خەتەرتر. هەر ڕێبوارێکی لێرە دوورکات نوێژەکات و ئەڕوا چ ئەمەلێکی بەو تۆزە هەیە لێرە دانیشێ بەم تۆزە زەویە هەیە کە لە سەرەتی
بۆیە فەرمێ پێغەمبەریان صلى الله عليه وسلم بە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی باوکی بێ فەرمووی كن في الدنيا كأنك غريب أو عابر السبيل وأبزان كسيك غريبي يا عابر السبيل أروي أفرمي ابن عمر همجاري أي فرمو إذا أمسيت فلا تنتظر الصباح كالشوى كردو بتماي بياني نبي روجي دوهم أي أجر روجت كردو بتماي إوارما بقت وخذ من صحتك لمرضك ومن حياتك لموتك دي أوكاتي لش ساغي لەش ساغیەکەت بگرەوە بۆ ئەو کاتێکەوە نەخۆش ئەەکەی دۆستێکم شتێکی جوانی نووسی بوو نامەیەک بۆی نردبووم توی ئەوە چەند ڕۆژێکی زۆرە ئیتر نەمتوانیەوە سوژدە بۆ خوددا ببم چونکە پشتم ئازارێکی تێ هاتووە و ئیتر هەرچی ئەەکەم ناتوانم بچەمەوە ئەی ئەو کەسێکەوە ئێستا پشتەکەت ساغە پێش ئەوەی وەکو منت لێ بێ سوژدەیەکی جوان بەرە چونکە ڕۆژێک لە ڕۆژان ناتوانانی وەکو جاران سوژدە بەریتە ئێستا تەمەنا ئەەکەم کە جارێکتە سوژدە بەرمەوە ناتوانم سوژدە ببەمەوە بۆیە ئەفەرمێن لە سەحەت و لەش ساغێکت بگرەوە بۆ نەخۆشیەکەت ومن حياتك لموتك لە ژیانت بگرەوە بۆ مردنێ تۆ لە مردنا لەو سەفەرا پێویستە بەوەی شتێکت لێرە هەڵگرتبێ بۆ ئەوێ ئەو عەبدایەتیانەی کە ئینسان لێرە ئەیکا ئەو ذیکر و ئەورادەی کە ئەیکا ئەو خەیر و خێرا ئەو زەردەخەنانەی کە ئەیکا ئەو کار و کاسبەی کە ئەیکا هەمووی ئەبێ نیەتی ئەوەی لێ هێنابێ لەوێ سوودی لێ وەرگرێ لە فەرمایشتێکە هاتووە فەرمێ إن أخوف ما أخاف على أمتي الهوى وطول الأمل فەرمایشتێکە ئەگەرچی ضعفێ لە سەنەدەکەیە هەیە ئەفەرمێ ئەوەی کە زۆر ئەترسم لە قەومەکەم لە ئومەتەکەم ئەوەی شوێن هەوا و ئارەزویان کەون و هەمیشە ئەمەلیان درێژ بێ بڵێن ئێمە زۆر ئەمێنی تەوبە نەکەن ئەفەرمێ ئەم هەوایە واتان لێ ئەکا لە حەقلاتان بدا ئەم توولی ئەمەلەکە ئینسان هەیەی و هەر ئەوێ بژی و هیوای زۆرە ئاواتەکانی زۆرن وای لێ ئەکە ئاخیرەتی لەبیر ئەباتەوە فەرمایشتێکی تر حەسەنی بەسری بۆمان ئەگێڕێتەوە کەیەکێک لە تابعین ئەفەرمون ڕیوایەتەکانی حەسەن کە ئەیانگێڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەمووی لە هەواڵەکانی خۆشەویستەوە بیستووە ئەفەرمێ خۆشەویستمان بە یەکێک لە هاوڵەکانی فەرموو بە هەندێک لە ئەصحابی فەرمووی ئەرێ هەر هەمووتانە فەرمووی جەمع لە ئەصحاب کۆبوونەوە فەرمووی هەمووتان ئەتانەیە بچنە ناو بەهەشتەوە ئەرە وەڵڵی خۆشەویستە هەمومان ئەمانەوێ فەرمووی قەصروا الأمل هیواکانتان کورتکەنەوە وأثبتوا آجالكم بين أبصاركم ئەجەلەکانتان هەمیشە ئاوا لە پێش چاوتان بێ واستحيوا من الله عز وجل حق حيائه زۆر شەرم کەن لە خوا جل جلاله زۆر شەرم کەن لە خوا جل جلاله حەقی حەیای خوا بدەن ئەبەمە هەر هەمووتان ئەچن ناو بەهەشت واتە ئینسان ئەگەر توولی ئەمەلی نەبوو و ئەگەر هەمیشە ئەجەلەکەی لە پێش چاوی بوو و شەرمی کرد لە خوا جل جلاله ئەو ڕۆژەی کە ئەگاتەوە بە حوزوری خوا حتمما ئەو کەسێکی بەهەشتی ئەبێ مەسەلەی شەرمکردن لە رب العالمین و گەڕانەوە لای خوا جل جلاله زۆر بابەتێکی گەورەیە والله یەکێک لەو دەرگانەی سریع ئەدگەیەنتە لای خوا بریتێ لە شەرم لە خوا چەندێ زیاتر شەرم کە لە خوا زیاتر دەرگاکانی لێ ئەکرێتەوە ئەنی ئێمە بۆچی گوناهەکەین والله هەندێک جار ئینسان یا بەشێک لە گوناهەکانمان لەوەیە کە شەرممان لە خوا نەکردو حەقی تەواو یعنی خوایە کە لەگەڵمایە ئەم بینێ بیسایە بینایە لەگەڵما ئەو هەرچی نعمەتە پێ عەتا کردوم کەچی بە نعمەتەکانی ئەو یەم خراپەکاری ئەەکەم یعنی ئەگەر مەسەلەی ئیلاهیەت بەرە دەرەوە ئەگەر باوکێک هەرچی شتە بۆ کوڕەکەی دابین کە کوڕەکەی بچێ بەم شتانەی باوکی خراپە لەگەڵ باوکیا بکە چەند بەنا ئینسانیەتە پێش چاومان ئەی باشە ئەی خۆمان کاتێککە بە نیعمەتەکانی خوا پێچەوانەی فەرمانەکانی خوا ئەجۆڵێنەوە ئەبێت چەند شەرمەزاری بەردەم دیوانی خوابین چەند بێشەرمی و بێحەیاییمان کردبێ لە بەردەم ڕەب العالەمینە ئەبی زەکەریای تەیمی ئەفەرمێ سولەیمانی کوڕی عەبدولمەلیک لە مزگەوتا بوو بەردێکیان هێنا نەقشی زۆر جوان جوانی لەسەر کرا و بە زەخرەفە پێچرا بوو فەرمووی کێ ئەمە ئەخوێنرێتە ئەتوانێ ئەم زەخرەفەیان بۆ بخوێنێتەوە ئەڵێ بۆیان خوێندەوە تیان نووسرا بوو هۆوەچەی ئادەم ئەگەر هەستێ کردکەوە ئەجەلەکەت نزیکە کەمێک لە ئەجەلت ماوە ئەو کاتە توولی ئەمەلەکانت کەم ئەبنەوە حەز ئەەکەی کردەوەکانت زیاترکەی
اینجا حرص کەم ئەبێتەوە، حیلە و فێڵ و فرت و فێڵە کەم ئەبێتەوە لە ژیانە. نەدەم و پەشیمانی بەرپێکانت ئەگرن، هەر کاتێک ئەبینی قاچت هەڵ ئەخلیسکێ زۆر شەرمەندە ئەبی و زۆر پەشیمان ئەبیتەوە. دەیبیرکەرەوە ئەو کاتێک کە قاچێ هەڵ ئەخلیسکێ و ئەمری ئەبێت چی فریای تۆکەوێت؟ تەنها نەدەمی تۆ. بەخوا ئەوانەی کە لە دەورتەوەن لە خزم و کەس و کار و دەوروبەر، تەنانەت خێزانت مناڵەکانت هەر هەمویان پێکەوە تۆ تەسلیمەکەن، ئەچپێرن بە خاک. مناڵەکانت لێ ڕائەکەن ئەگەر کەمێ بمێنیتەوە بۆگەن ئەەکەی، نەسەبەکەت لە تۆ دوورەکەوێتەوە. بەخوا تۆ ئیتر ئەو کاتە نەئەتوانی کە قاچی هەڵخلیسکە، نەئەتوانی بۆ دنیا بگەڕیتەوە، نەئەتوانی حەسەناتی خۆت زیادکەی، دەی خۆت ئامادەکە لە ئێستەوە بە چاکی عەبدایەتی جێبەجێکە. چونکە ڕۆژی حەسرەت و نەدامەت ئەگەر لێرە نادیم نەبووبی، لێرە پەشیمان نەبووبی، لێرە دادت نادا. بۆیە هەر یەکێک لە ئێمە بەڕێزان ئەم بابانەی کە ئیمامی غەزالی بۆمان ئەکاتەوە بابانێکی زۆر گەورن، دەرگایانێکی زۆر گەورن، بەخوا ئەم ژیانە هەمووی ئەڕوا. وا تەسەور مەکە وەڵی هەرچی ئەحزابە تەواو ئەبێ، هەرچی حکووماتە تەواو ئەبێ، هەرچی مرۆڤە تەواو ئەبێ، هەموو شتێک کۆتایی پێ. ئێستا ئەم شوێنەی کە ئێمە تیا دانیشتوین ئێمە نازانین زەمانانی پێش ئێمە کێڵ لێرە گۆڕستانی چەند کەسێک نییە، کەسمان نازانین. زەوی زۆر دوور و درێژە. زۆر کات ئینسان سەیری شاخێک داخێک ئەکات، ئەبینێ شاخێکی زۆر جوان، تەسەور ئەکا ئیتر ئەم شاخە هەروە بوو بێ. خوا ئەزانێت چەند جیل لەسەر ئەو شاخە ژیاوە و زۆر بە گەورەی و خزمەتی لەسەر بستێکی شەڕی کردو. ئێستا بەجێ هێشتەوە، هەمووی بەجێیان هێشت، ئێمەش بەجێ هێڵین. جاری وە هەیە زەوێ ئەکێڵی یەک دنیا کوپەڵە دەرەکەوێ. خوا ئەزانێت هیچی زەمن و هیچی وڵات و هیچ کەسێکە، هیچ قەومێکە کە خۆیان زۆر زۆر بە مەرد زانیوە ئێستا لە بن خاکە وجودیشی و ئەسەریشیان نەماوە، مێژووشیان نەماوە. بۆ ئێمە وا تەسەور نەکەین ئەم ژیانە تا سەرە بۆ ئێمە، وا تەسەور نەکەین ئەم ئامالە گەورە گەورانەی هەمانە هەر ئەڕوا. بەخوا هەمومان لە لەحزەیەکە بەبێ ئاگاداری خۆمان چۆن زڕەی مۆبایلەکەمان لە کاتێکا لێ ئەدا، ئاوا لە هیچ مناسبەیەک نییە، ئامادە باشێک نییە لە کوتوپڕەکە تەواو ببین. بۆیە ئەبێ ئیستعدادمان وەرگرت بێ، خۆمان ئامادە کرد بێ، کارێکمان کرد بێ شەرمەندەی بەردەم خوا نەبین جەلە جەلالوو. بەخوا عەزیزانم لەم دنیای شەرمەندەی هەرچی خەڵکە ببی ناکاتە چرکە ساتێک کە لە بەردەم خوایە ئینسان شەرمەندە بێ. یعنی وەرە خوایە ئەم هەموو نعمەتەی خۆی باسکاتەوە بڵێ عەبد ئەمانم هەموو دایتێ چیت کرد؟ ئەڵێ چیم کرد؟ چەندێ یادی منێ کرد، چەندێ باسی منێ کرد، چەندێ ذیکری منێ کرد. هەر یەکێک لە ئێمە بەڕێزانم پێویستمان بە ئامادە باشێکی چاکە، بە تایبەتی کە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان ئەڕۆین. مانگی ڕەمەزان مانگی کامەڵبوونە. ئەگەر کەسێک خوا جەلە جەلالوو لوتفی لەگەڵا بکات لە 15 شەعبان ناشەوی بەراتە خوا لە هەموو گوناهت بوراوە، پاک خاوێن لەگەڵ ڕەب العالەمین، ئیلا مەگەر کەسێ مشریک بێە دوو کەس قسەیان پێکەوە نەبێ خوای گەورە عقوبەیان بدا، ئەگەر نە مەعدەوە لە هەموو خەلائق خۆش بووە. تۆ بە پاکی بەرەو پیری مانگی ڕەمەزان ئەڕۆی. چۆن ئیستعداد وەرەگری؟ بەشێک لە عیبادەتەکانی مانگی ڕەمەزانت دانێ بۆ سەردانی گۆڕستان کە پێویستەکە لە ڕەمەزان و غەیر ڕەمەزان ئێمە عیبادەتمان فرامۆژ نەکرد بێت، چاومان کرد بێتەوە. ئێمە ڕەمەزانی پێش و چەند کەسمان لەگەڵا بوو و ئەم ڕەمەزان لەگەڵمان نین. کێ ئەڵێ ئێمە ئەگەین ناو ڕەمەزان؟ کێ ئەڵێ ڕەمەزانی داهاتوو دێ بە سەرمانە؟ بۆیە بەڕاستی پێویستمان بە ئیستعدادێکی ذاتی ڕۆحی هەیە، پێویستمان بە ئیستعدادێکی بەڕامیجی هەیە. بەرنامەت دانابێت لە ئێستەوە مانگی ڕەمەزان ڕۆژی یەکەم چی ئەەکەم، دووەم چی ئەەکەم، سێهەم چی ئەەکەم، بەیانیەکانی چی ئەەکەم، نیوەڕۆ چی ئەەکەم، عەسرەکانی چی، شەو خەریکی چی ئەبم لە ڕەمەزانە. ئەبێ بەرنامەتدا ڕێژرا بێ، هەموو شتێک تۆکمە بوو بێ حازر، چونکە ئەمەوێ لە مانگی ڕەمەزانە گەورەترین جۆری عەبدایەتی بۆ خوا بەرزکەمەوە. ئەمەوێ ئەوەندە نزیکم لە ڕەب العالەمینەوە، ئەولیاکان چۆن بەرزە بنەوە نزیکە بنەوە، ئەبەو شێوازە. بۆیش وەلەما فەرمون پێش ڕەمەزان خوای گەورە لە هەموو عەبدەکان ئەبورێ بۆی ئیستعدادیان هەیە بە پاکی بچن ناو ڕەمەزانەوە. یعنی تۆ تەسەور کە زۆر بە پاکی هەنگاو ئەنێ بەرەو ڕەمەزان، خوا لە هەموو گوناهەکان بورە لە شەوی بەراتە. دەی چۆن ئیستعدادت کردووە، چۆن بەرەو ئەو مانگە ئەڕۆی، چۆن خۆت ئامادە ئەەکەی، چۆن سەفەری مردن کتوپڕە. ئەوە خوای گەورە ئەلحەمدولیلا مۆڵەتی داوین بەرەو ئەم سەفەرە هەنگاو ئەنێن. ئەی چۆن ئەم سەفەرە ئەڕازێنیتەوە بۆی لە مردن تا فائیدەی لێوەرگری، چۆن لەم حیاتی ڕەمەزانە سوودێک دائەنێ، بەردێکی وا بناغەیەکی وا دائەنێ لەناو گۆڕەکە تا سوودی لێوەرگری. خوای گیان ئێمەی گوناهباری غافڵ داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانمان ببورە،
یا ربی خوای دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە خوای عفو بەزەی خۆت بەسەرمانە دا ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین شەرمەندەین بەخوا ڕوومان نییە دەست بەرزکەینەوە یا ئیلاهی بەڵام یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە تەوبەکانمان بارانی ڕەحمەتمە بۆ ببارێن خوای گیان خۆت ئەزانی دەر و دەشتمان کێ و شاخمان هەمووی خەریکە وشک ئەبێ یا ئیلاهی ئەگەرچی ئێمە زۆر گوناهبار و خەجاڵەتین یا ئیلاهی بە تەوبەکانمان هاوار بۆ لای تۆ ئەهێنین بە زەلیلیمان بە ڕیشی سپی پیرەکانمان بە تەوبەی لاوەکانمان بە بێگوناهی مناڵەکانمان هانا و هاوار بۆ لای تۆ ئەهێنین یا ڕەبی خۆی بارانی بە ڕەحمەتمە بۆ ببارێنە یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خۆی گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە خۆی گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە خۆی گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و بێشەرم بووین یا ئیلاهی عەفومان کە یا ربی خوای پناه ئەگرین بە تۆ لە غەفڵەت خوای پناه ئەگرین بە تۆ لە شەهوەت خوای پناه ئەگرین بە تۆ لە تەکەبر خوای پناه ئەگرین بە تۆ لە ڕیا خوای پناه ئەگرین بە تۆ لە کوفر خوای پناه ئەگرین بە تۆ لە نیفاق خوای پناه ئەگرین بە تۆ لە فەقیری یا رب العالمین یا ربی خوایە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین خوای محتاجی حراممان مەکە یا ربی خوای داوا لێ ئەکەین ڕزقی حەڵاڵمان زیاد کە یا ربی خوای ڕزقی حەڵاڵمان زیاد کە یا ئیلاهی لە نەخۆشی کوشندەکان پارێزراومان کە یا رب العالمین خوای بۆ خاتی گەورەی خۆت شیفای نەخۆشەکانمان بۆ بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی مردوەکانمان ببوورە خوای داوات لێ ئەکەین لە گوناهی مردوەکانمان ببوورە خوای لە گوناهی مردوەکانمان ببوورە یا ربی خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە خوای لە گوناهی مردوەکانمان ببوورە یا ربی خوای ئەم دوعایانەمان قبول کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان سڵاوی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین عەرزی کە پەروەردگارە کە ئێمە کۆمەڵی عەبدی شوێن کەوتەی ئەوین یا ئیلاهی زۆر خۆشەویستی ئەو لە دڵمانایە بە چاوی سەر نەمان بینیوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە ڕۆیەکانمانە ئەو شیرینەمان پیشان بدە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري خواهي من قبولك